سڵاوتان لێبێ هاوڕێیان دوای ئەوەی لە لێکچەری پێشووتر بە تەفسیلی باسی ئەومان کرد کە چۆن سیمینارێکی یاخود پرزنتیشنێکی پێشکەوتوو ئەدڤانس بێکێشە لە هەموو ڕوویەکەوە دروست بکەین ئینشاءالله. بە گرنگم زانی کۆمەڵە کشتی تر هەیە کە بیزانن بۆ زانینی خۆتان. طبعا ئەم شتانەیشە کە ئێستا باسی یەکەم نێشیکەن هەر زۆر احتیاجیە، بەڵام هەر باسی یەکەم بۆ ئەوەی وەڵان دەڵێن ئەها کۆمەڵە شتێک کە لەوانەیە کەسێک بیکاتەوە بە دڵت بێت باست نەکردو یان حاڵە حسابێ. طبعا ئاسانیشن شتەکان، بەڵام وەکو من هەنێک شت هەیە کە کۆن بووە خەڵک با بڵین خوارد 2020 ئەمانە بەکارهێنە، بەڵام لەوانەیە کەسانێک هەبێن تاوەکو ێزش بەکاری بهێنن زۆر احتیاجیە. یەکەم شت یاخود دووهەم شت بە ئەفۆن بە ئەمانە هەللا بین کۆمەڵە شتمان هەیە کە پێ ئەڵێن ئەنیمەیشن و لەگەڵ ترانزەکشن. ئەنیمەیشن چیە و ترانزەکشن چییە؟ ئەنیمەیشن ئەمەیە کە تۆ ئێستا ئێمە ئەگەر دیقەت بن کە ئێمە ئەم سلایدەمان نەکردەوە کە ئەمەمان کردەوە ئۆتۆماتیکی هەموو شتەکە وێنەکەی بەیەکجا پیشانداین. شتێکمان هەیە بەناوی ئەنیمەیشن کەوانیە. بۆ نمونە تۆ ئەتەوێت ئەم دیفینیشنە یعنی یەکسەر وێنەکەت پیشان نەیە مە شتێکمان هەیە بەناوی ئەنیمەیشنە دەوێت بەش پیشانتیوە. ئەچینە بەشی ئەو شتە دیاریەکەین کە ئەمانەوێ ئەنیمەیشنی بۆ بکەین، دیاریەکەین بۆ چوارچێوەکەی دیاریەکەین. ئەچینە بەشی ئەنیمەیشن لەم لە بەشی ئەنیمەیشن کۆمەڵێک ئەنیمەیشنی حازری پێداوین. باشە کامی دیاریەکەی بیکە توانین تاقییان کەیتەوە بۆ شێوە هادی قەت بن کە ئەوەتە گۆڕی بۆ شێوە ڕەنگەکەی گۆڕە. ئەمە لەوانێ زۆر دیار نەبێ عفوەن شتێک بەکار بێنین کە دیار بێ. سامە زۆر دیارە لەگەڵ زۆر باشە کە ئێمە لە سەرتاوە کردمانەوە سێرەکەی کە کردمانەوە کلیکت لە یان با بڵێن پەنجە دوگمەکەی خوارەوە تیرەکەی ئەرۆکەی خوارەوەدانە کە هێناتە ئەم لا یەکسەر یعنی هیچی پیشان نایە کە یەک جایتری وات کرد ئەوە یەکەم خاڵ پیشان دیفینیشن کە تۆ دیفینیشنەکەت ئەنێ کەسێ وایکە کە دیفینیشنەکەی تەواو کرد اینجا کلیکی لای خوارەوەکات. باشە اینجا ئەو دووەم شتی پێ پیشانەیە. طبعا ئەگەر دیقەت بن یەک و دووی بۆ داناوی یەک و یعنی ئەمە یەکەم جار پیشانەدرێ ئەمە دووەم جار پیشان ئەدرێ. بۆ شێوە توانی بیگۆڕی طبعا چەند شتێکی تایە چەند ئەنیمەیشنێکی تایە بۆ شێوە بچەند ئەنیمەیشنێکی تایەتر تۆ جاری وە هەیە توانی تەنانەت وێنە ئەنیمەیشن بۆ وێنەکەش دابنەی بۆ شێوە تێگە اینجا خۆی ئەڕاتە بەشی خوارەوە. من بەڕای من ئەم شتە ئەگەر تۆ ئیشەکەت پێویستی بەوە نییە داینەنی، چونکە هەنێک ئیش لەوانەیە پێویستی پێی بێت هەنێ حابۆن نەحەز نەکە جارێ ئەو قسانی نەکردووە کەسەکە بیبینێت. باشە بەڵام بۆ ئیمج نابێ بەکاری بێنی، هەروەها لە هەنێک ئیشە پێویست ناکە تۆ بەکاری بێنی تەنها شتەکان زۆر قەرەباڵغەکەی. بۆ مەسەلەی ترانزەکشن ئەمەیە ترانزەکشن ئەی باشە باسی مانیش ئەمە ئەنیمەیشن بۆ عفوەن باسی ترانزەکشن مانیش کرد. ترانزەکشن چییە؟ ئەمە جوڵەی نێوان سلایدەکان. یعنی چی؟ سلایدەکە دیاریەکە ئێمە لە سلایدیەکین ئەڕۆینە بەشی ترانزەکشن کاتێک ئەم سلایدە ئەگۆڕێ بە شێوازێکی ترانزەکشن بگۆڕێن تێگەن بۆ شێوە بۆ نمونە ئەمە تێگەن چۆلەکەیە بۆ شێوە بۆ نمونە بۆ من لەوانەیە بەکاری بێنیت، بەڵام بەڕای من ئەگەریش بەکارتێنە شتێکی سادە بەکار بێنە. ئەستا بۆ نە ئەم فەیدا ئەم کەڤەرە شتێکی ئەم پوشە شتێکە کە تا ڕادەیەک سادەیە زۆر بۆ نییە، بەڵام کە تۆ ئەما بینی ئەم چۆلەکەکە لەکوێ بوو ئەوە یعنی زۆر شتێکی ئۆڤەرە مناڵانەیە تێگەی سایان ئەم تیارەیە سەیان دیتە خوارەوە ئەم چۆلەکەی مناڵانەیە بەجددی بۆ یاوە تێگەی ئەم وەرەقەی تا ڕادەیەک
ئەم 4.6 زۆرەوە نییە بەڵام ئەم فەیدە تا ڕادەیەک یانی ڕێی تێچێ بۆ شێوە تر بە پێی زەوقی خۆت و بە پێی بەکارهێنانی خۆت. ئەمە بە نسبەی ترانزەکشن لەگەڵ ئەنیمیشن چەند شتێکی ترمانش هەیە کە ئێمە لەوانەیە ئیشمان پێی بکەوێت. سلایدێکی بەتاڵ دروستکەین ئەوانەیە تێ بەتاڵکەینەوە کۆمەڵێک شێوەی هەندەسی و ئەندازەیین کە تۆ لەوانەیە ئیشان ئیشت پیان بکەوێت. دێدە بەشی ئینسێرت شەیپمانەیە ئەم شەیپانە کۆمەڵێک شێوازی ئەندازەیین ئەتوانی بۆ شێوە گەورەی کەی کە تۆ لەوانەیە ئیشت پێی بکەوێ بۆ نمونە ئێمە ئەمە هێنین بۆ شێوە دائنین کە تۆ لەوانەیە ئیشت بم شتە بکەوێت باشە نووسینی تیادانەی شتێکی تیادانەی سە بۆ نمونە بەس خۆوا من لە منە بە کۆپی کەم نمونەیەک بۆ شێوە توانم لەمێ شتێک بنووسم احتیادیە زۆر توانی شتێکە بنووسی لە ناوی داینەی باشە لەسەری داینەی چۆنتی شێوازی گۆڕینی ڕەنگەکەی وەرە کلیکی لێ بکە لە بەشی فۆرمات نووسیاوە شەی فیڵ بۆ شێوە ڕەنگەکەیە گۆڕی ئەو ڕەنگەکەیە گۆڕی ئەمەشە شێوازی چواردەورەکەی ئاهاگە دیقەت بن خەتەکانی چواردەوری باشە بڕوا ناکەم باش ئەمە کۆمەڵە ستایلی حازریە خۆی پێیداوە کۆمەڵە ستایلی حازریە سوایندانێکیان لێ هەڵبژێریت بە دڵی خۆت بۆ شێوە ئەمە بۆکو شەیپەکان ئیتر کۆمەڵێکی زۆری تایەت و کامەیت بەدڵە ئەویان هەڵبژێرە باشە یان لەگەڵ با بڵینەک بەدڵتە ئەوەی کە لەگەڵ ئیشەکەی تۆیە گونجێ. شتێکی ترمان هەیە بە ناوی سمارت ئارت ئەم سمارت ئارتە بەجددی شتێکی ینی بەکارە هێنرێت لە زۆر شوێنە بەکارە هێنرێ ئەگەر دیقەت بن ئەو شتانەیە کە وەکو سایکل وایە یاخود وەکو هەرەمی وایە یاخود وەکو هەرچیەکی تر خۆتان نەزانن مەقسەدم چییە ئەم سمارت ئارتانەی پێڵێن بۆ نێمە ئەمە هەڵەبژێرین لە بەشی یەکەمە بۆ نمونە بۆس بۆ تاقیکردنەوە نووسین AUB ئەوانە باشە ئەمە لەوانەیە بۆ سیستەمی ژیان چوزانم سیستەمی شتێکە دووبارە بێتەوە بەکارهێنرێت طبعاً بۆ شێوە بچووکی کەرەوە شتێکی زۆر زۆر نایابە ئەمە لادە بۆ شێوە چوارچێوەکە بگرە ئەمێداینە وەکۆ بینن با بڵێن لە ئێوە دەست پێکا دەگەڕێتەوە بۆ ئەی بۆ شێوە ئەیتر تۆ خۆت چیە نووسیەوە لای خۆت و ئیشی خۆت ئەمێنێ توانین ستایلەکەی بگۆڕین یاخود با بڵێن ڕەنگەکەی کۆمەڵی ڕەنگی حازری پێداوی خۆی لە مێشە شێوازی دەرکەوتنی دیقەت بن ئەمە بە نسبەت سمارت ئارتەوە بۆ شێوەیە چارتمان هەیە طبعاً ئەم چارتە کەمێک حاڵەکاتی ئەدڤانسیە ینی کەمێک کەسێک شارەزا بێ بەڵام هەر شتێک بەسیتی لەسەر شەرحەکەین کە کلیکی لێەکەی چەند جۆرە چارتێکت پێیە بۆ نمونە ئەم بازنەیە لاین کۆڵۆن بار باشە بۆ نمونە ئێمە لاین هەڵەبژێرین ئەمەیان ئەم جۆرەیان کە ئۆکەیت کرد فایلێکی ئێکزڵیشت بۆ ئەکاتەوە لەگەڵی طبعاً ئەم لاینانە لەسەر ئەساسی ئەم فایلەیە باشە پێی ئەڵێ سێ سیریەستەیە سێ وەرزدەیە لەگەڵ چوار کاتیگۆریە ئیتر بە پێی ئیشەکەی تۆ کە ئەمانە دەستکاری کرد بۆ ناماکەم بە 5 بینیتەوە چۆن گۆڕا بەپێی ئەو داتایانەی کە تۆ پێ ئەدەی بەپێی ئەو داتایانەی کە تۆ پێ ئەدەی ئەیتر ئەم چارتە ئەگۆڕێ بۆنەبیکەینەوە بە سی گۆڕە تر بەپێی داتاکان کە تۆ پێدی کە تۆ ئیشت بە داتاکەن نەما لای بە و چارتەکە بەکار بێنە طبعاً ئەو کاتیگۆری و سریەس شاتوانی بیگۆڕی کە تۆ لەو لە گۆڕیت ئەفەن کە تۆ گۆڕیت دەمێشە گۆڕێ ئەوە شێوە توانی لایشی بی توانیت شێوازی دەرکەوتنەکەی بگۆڕی واڵێن ستایلەکەی بۆ شێوە ئەمە شێوازەکەیمان گۆڕی ئەگەر سیرکەین بزانشتی تر هەیە
یەکشتی تر هەیە باسی کەین ئیکوژن طبعا ئەمە بۆ مامۆستای بیرکاریە توانانی وەکو چۆن لە وەردا توانین لەمێ ئیکوژنیان تەلەبەی بیرکاری با بڵێن توانین ئیکوژنەکانیش لەمێ بەکار بێنین توانین بەکاریان بێنین بە هیچ کێشەیەک لەگەڵ هەنێک سیمبڵ هەیەکەم بڕوان ناکەمیشتان پێ بکە تەواو شتێکی وانەمە ئەوانەیە کە پێویست ئاخر شت لە خزمەتی جەنابتانە شتێکمانەیە بە ناوی وۆرد ئارت ئەم وۆرد ئارتە چییە کۆمەڵێک شێوە یان ستایلی نووسینی حازریە پێی داوی ئەتوانین تو لەسەر بنەمای ئەوە شت بنووسی یعنی چی یعنی بۆ نمونە من ئەمەم بەدڵە ئەیهێنم ئەنووسین بۆ نمونە ڕەگ سۆفت باشە لەسەر ئەو ستایلی کە پێی داوی طبعا نەتوانی بیگۆڕی نامە فۆنتەکەی بکەین بە فۆنتێکی کوردی بکەین بە NRT بۆ بینن طبعا فۆنت زۆر دەورە بینێت هەوڵدەن دایمە فۆنتی زۆر جوان بەکار بێنن کۆمەڵێکشتی حازریە پێی داوی بۆ شێوە تێگەن توانی بەکاری بێن و سوادەی لێ بکەن چیترمان هەیە تیبڵ ئەفۆن ئەبا هەمیشە باسکەین ئیترە بێتە ئاخر شت تیبڵ ئەگەر بتەوێت تیبڵ بەکاربێنی طبعا لەم لاپەی ئەڵێ ها چەند بە چەند بێت بۆنە 2 بە 2 3 بە 2 ئاوها ئیتر بەدڵی خۆت کلیکی لێ بکە ئیتێنە ئەمێ ستایلەکانە گۆڕێ طبعا ئیتر لەمێ تۆ چیت هەبێت توانی بینوسی لەمێشە بینوسیت و وێنەکان و با بڵێن فۆنتەکان بگۆڕە ڕەنگەکان بگۆڕە بە دڵی خۆت ئەگە تیبڵت بێ توانی بۆ شێوە دروستیکی طبعا یەکشتی تریشە خزمەتی جەنابتانە ماڕەڵێ ماخرشت بۆ نمونە بەپێی ئیشەکەی تۆ ئەتوانیت داوای تیبڵ لە چات جی پی تی بکەیت باشە لە سلایدی بۆ نمونە لە سلایدی چەندەمە ئەمە با درێژەی پێ بدەین مستحقە بۆنە ئەڵێن لەمێ ستۆریج سلاید سەیکە ینی تواناکان لەمێ لە چات جی پی تیە تواناکانت سنووردار نییە بە هیچ شێوەیەک make a table in storage device slide باشە بزانم چیمان پێدات طبعا ئەمە یەکەم جارە یانیە و نییە بڵێ بەس من ئەمێ ئەوەتان پێ بگەێنم کە تواناکانی سنووردار نییە ئەها سێکە تیبڵێکی پێداین تیبڵێکی پێداین کە type of storage HDD SSD optical لەم لا ئەنجەی description advantage disadvantage use case بۆ شێوە بۆ نمونە پێڵێن make it simpler سادەتری کەرەوە بمان simpler باشە پێمانەوە سادەتری کەرەوە بمان بڵان چیمان بووەکە ئەسێگە ئەسە بۆ شێوە ئەم جارەیتر بۆ شێوە کردی هەنێک زانیاری هەیە لەی لایدا بۆ نمونە کۆم درێژکراوەکانی لادا ئیتر بە پێی تۆ بۆنە تۆ ئەڵێ ئەمە من ناوێت پێی بڵێ ئەمەتە بۆ لاداتیان خۆت هەر لە کاتی ئەوە ئەمە هێنا پێم وابێت ئەگەر ئێمە هەر ئێستاوا کۆپیکەین گومانەکەم لە شوێنی خۆیانە وەڵا سیگەن ئەوە دیسکریپشنە سپاوڵینگەکانی هێنا ئەوانەی هێنا لەمێ داینە هێدەرەکان تۆ توانیت پێما بێ گەر ئەمانە ببەی یاخود ئاها بیبەی پێما بێت توانین داینی لەمێ نەخێر ناتوانی لەمێ ئەگەر کۆڵۆمێک زیاد کەین ناتوانیم پێویستە کات خۆ دانە بیبیت و لەمێ داینی تەنانەت دەتوانی پێی بڵێ سێرکڵم بۆ دروستکە پێی بڵێ بیکە عین چارت زانیاریەکەم بەرێ وەکو چارت بێت تۆ ئەو زانیاریانە بهێنی بیخیتە ئەمێ بۆ شێوە بۆ نمونە توانی داوای لێ بکەم حەز ناکەم بێنێ کاتی ڤیدۆکە درێژ بێ بەس مەقسەدم ئەوەیە کە تواناکان لەمێ سنووردار نییە هەر شتێکت بێ ئەتوانی لێی داواکەی بۆتی ئەکات
ئێمە گرنگترین شت کە کردومانەتەوە لەوانەیە کۆرسی دروستکردنی سیمینار پرزنتیشن لە گۆگڵە یاخود لە یوتیوبە زۆر بێت. مەقسەدمان ئەوەیە چۆنەتی ئیشکردن لەگەڵ ChatGPT. بۆ نمونە لەمێ پێی با بتخوا ئەوش تاقیکەینەوە پێی بڵێن make a chart make a data for a chart. داتای چارتم بۆ دروستکە make a data for a bar chart یاخود با بڵین line chart جۆری چاتەکە line chart. ئەمە طبعا ئاستی پێشکەوتوو یعنی تۆ پێویست ناکە گەرانی بۆ نمونە بەڵام لەوانەیە حەزیشکەی سیکەن تۆ توانیم زانیاریانە بهێنی توانیم زانیاریانە بهێنی لەمێ بکی دەکارەوە چۆن پێ دەڵێم وەرە بەشی ئینسرت وەرە بەشی چارت وەرە بەشی لاین وەرە ئەمە هەڵبژێرە حەزیەکەی کامی هەڵبژێری هەڵبژێرە بەڵام من لەگەڵ ئەمەیە مرتاح بیهێنە ئەمە هێنی لەمێ باشە وەرە ئەم بەشە ساڵ ئەم ساڵە هەڵبژێرە وەرە خوا بۆ سەگەرەمە هەروە هەمووی کۆپیکەین زانە بێ حەزم لە ئیشی استراحەتە من طبعا هەرە وەڵا ها بەپێی ئەو داتایانەی کە دامانناوە بەپێی ئەو داتایانەی کە پێماندا بۆی دروست کردین باشە بەپێی ئەو داتایانە چارتەکەی بۆ دروست کردین ئیتر ئەم چارتەوە دەرچوو لەبەرەوەی داتاکان بۆ نمونە داتاکان ئەوەیە یاخود جۆری چارتەکە هەڵەیە تێگەن لە براتان ئەگەر چارتەکە بگۆڕی جۆری چارتەکە بگۆڕی داتاکان بیهێنی دەتوانیت یعنی چارتێکی زۆر محتەرەمت پێدا بە هیچ شەیەک وەکۆ ببینن یعنی تواناکانی سنووردار نییە داوای چی لێ بکەیت دەتوانێت بۆتی بکات داوای شەرحی لەکەی داوای سلایدی لەکەی داوای زانیاری زیاتری لەکەی کورە داوای چی لێ ئەەکەی بیکە تەنانەت لە هەنێ بەشە داوای فایلی ئیگزڵی لێ بکە بۆتی دروستەکات وەکو شتی تر من بڕوا ناکەم شتی تر هەبێت لە خزمەتانە باسی کەم خواتان لەگەڵ هەتاوەکو ڤیدۆیەکی دیکە.